شەمەشانی پیاوان توانیویانە دەبێت خام بکەنەوە لە هەموو بوارەکاندا زانستی و کلتوری وەکو دەبینن ئێمەش شەمەشانی پیاوان توانیمانە چەندین پرۆژەی جوان و ناوازەی زانستی پێشکەش بە ئێوە بکەین هیوادارم ئەوەی کە سوود بە ئێوە بکەین سوود بە کۆمەلگا بکەین وەکو ژنانی خەڵاتێ. ناوم سارە محەممەدە بەنگاکەمان هەڵدەستێت بە هەموو ساڵە بە سازداری ئەم فستیڤاڵە کە فستیڤاڵی زانستی و کلتوریە بۆ پێشخستنی بەهرەکان و تواناکانی کارەکان و کلتوریەکەشی بۆ ئەوەیە کە زیاتر ئەو دابوونەریتە کوردیەی کە پێشکەش بوو زیندوو بکرێتەوە بۆ زیندوکردنەوەی دابوونەریدا ڕۆڵی ژنانی ئێستا لێرەکانەدا بە شێوەیەکی بەرچاو لە گەشەسەردندا و ئافرەتەکانیش کار دەکەن و لێرە کارەژە کە زۆر بیبینین لە فستیڤاڵەکەماندا ئافرەت شتێدا بەشداری کردووە ئەمەش جێگەی خۆشحاڵیە و دا هەندێک ئەو ئافرەتانێک کە ناتوان بەشداری بکەن بەهۆی دابوونەریتەوەیە بەهۆی هەندێک شتێک کێشەیە بۆتی توان دروست دەبێت لە ڕێگەی عایلەکانەوە بە یاخود خەڵک کۆمەڵگا وا دەکات کە ئەو ئافرەتانە نەتوانن بەشداری بکات.